وەرچەرخانێکی نوێ و خزمەتگوزاریەکی دیکە بۆ خانمان. تاوەری تەندروستی سمارت لە وەرچەرخانێکی دیکەیدا نوێگەریەکی تەواو لە خزمەتگوزاری خانماندا دەکات. چاودێری و ڕاهێنانی تایبەتی دووگیانی دەبەخشێتە ئەو خانمانەی دووگیانن تا ماوەی دووگیانی بە ئارامی و تەندروستیەوە بەڕێ بکەن و کۆرپەیەکی تەندروست و دەروون دروست بهێنە دونیاوە. خانمانی دووگیان لە سەیەکی دووهەمی دووگیانیەوە بەردەوام وەرزشی تایبەتی دووگیانی دەکەن تا کاتی منداڵبوون کە دەبێتە هۆی یەکەم بەدووربوون لە ئازارەکانی پشت و قاچ و جونگەکان و ئاوسڵاوی لە ماوەی دووگیانیدا. دووهەم ئارامی دەرونی و ڕێخستنی خەو. سێهەم یارمەتی جوڵەی کۆرپە لێ دەدات تا ڕێک بێتەوە بۆ کاتی لەدایک بوون. چوارهەم وەرزشکردن لە ماوەی دووگیانی چانسی منداڵبوونی سروشتی زیاد دەکات و هۆکارە بۆ زووگەڕانەوەی جەستەی دایک بۆ باری ئاسایی پێش دووگیان بوون. بەدێژایی ئەم چەند مانگا لەژێر چاودێری و ڕێنمایی ستافەکانماندا دەبن هەمان ستاف لەگەڵتان دەبێت بۆ ڕۆژی منداڵبوونی سروشتی. لە بەشی منداڵبوونی سروشتی ئەم خزمەتگوزاریانە پێشکەش بە دایک و کۆرپە لێ دەکرێت. یەکەم ژووری تایبەت بە هەر خانمێک لەگەڵ تەواوی پێداویستیەکان. دووهەم دیاریکردنی هاوڵی ڕۆژی منداڵبوون لەلایەن دایکەوە. سێهەم هەبوونی مامانی تایبەت بەسەر پەرشتی مامانی بە ئەزمون و شارەزای دەرەوەی کوردستان. چوارهەم داواکردنی دۆڵە هاوڕێ و یارمەتیدەری دایک لە ڕۆژی منداڵبوون هەتا دوای منداڵبوون لەسەر خواستی دایک خۆی دەبێت. پێنجەم منداڵبوونی ناو ئاو کە یارمەتی کەمکردنەوەی ئازارەکان و خێراکردن و ئاسانکردنی پرۆسەی منداڵبوون دەدات. شەشەم پشکنین و چاودێریکردنی پێویست بۆ منداڵی تازە لەدایک بوو لەلایەن پزیشکی تایبەتی منداڵانەوە. حوتەم منداڵبوونی سروشتی کەم ئازار بە هەر سێ شێوازی. یەکەم بە یارمەتی دۆڵە هەموو ڕێگا سروشتیەکان بۆ کەمکردنەوەی ئازار جێبەجێ دەکرێت. دووەم دەرزی ئیپیدوڕۆڵ. سێم بەکارهێنانی ئینتۆنۆکس. ماوەی دووگیانی و ڕۆژی منداڵبوونت تایبەتترین و گرنگترین ماوەی ژیانی تۆن. تاوەری تەندروستی سمارت هەڵبژێرە تا بە دەروونێکی ئارام و پڕچێژ و تەندروستی تەواوەوە ئەم ماوەیە تێپەڕێنیت.